سپێدە باش. ئەمڕۆژ ڕۆژێکی نوێیە بە هیوام دەستپێکی هەموو خۆشیەکانتان بێت. بە هیوام ڕۆژێکی ئاسایی نەبێت بۆ سەرکەوتنەکانتان. واتە کە ئەڵێم ڕۆژێکی ئاسایی نەبێت یاخود لە ڕۆژەکانی پێشتر نەچێت. ڕۆژێک بێت هەنگاوی نوێتان هەبێت، ڕۆژێک بێت چالاکی زیاترتان هەبێت. بۆی دوور بین لە ڕۆتیناتی ژیانە توانین ڕۆژێک بە ئاسایی هەتا تەواوە بێت بە خەو خواردن بەڕێ نەکەین. ئەتوانین شتی زۆر بچوو بکەین، هەنگاوێکی زۆر بچوو بنین، بەڵام گۆڕانکاری زۆر گەورە بخۆڵقێت. بۆیە بۆ هیوایە ئەم ڕۆژ ڕۆژەکەی ئێوە بەو شێوەیە بێت. بەرگەو ببێت بابەتی زۆر جیاواز و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون، لەگەڵمان بەردەوام بن تا کۆتایی پرۆگرامەکە، بەڵام دەستپێک بە چەند بابەتێک ئاشناتان دەکەم. بۆ سەرکەوتنی ژیانی هاوسەرگیری داوای کردنەوەی خولی هۆشیاری دەکرێت و بۆ ئامادەکاری پێشوەختەی هاوسەرگیری و ڕۆشنبیری کوڕان و کچان لەو بارەیەوە. وێرای شەڕ و کوشتار ژیان بەردەوامە لە سەنعای پایتەختی یەمەن. ئاهەنگێکی فراوانی هاوسەرگیری بە کۆمەڵ بۆ زیاتر لە 7200 بووکوزاوە ڕێکخرا. هەر لە پرۆگرامی ئەمڕۆمان باسی گۆڵی ئەردەچیلی لە چاری ئەزەربایجانی باکووری کوردستانەکەین کە بەهۆی دابەزینی پلەی گەرما بووەتە بەستەڵەک و ئەوەش دیمەنی ناوازەی دروست کردووە. دووبارەبانیتان باش. بەداخەوە چەند ڕۆژێک ئازانین کە هێرشەکانی داعش زیادی کردووە بۆ سەر ناوچەکانی کوردستان، بۆ سەر ماڵ و حاڵی کوردستان، بۆ هەر کوردێک لە ناو ئەم کوردستانە کە دانیشتوین و بەڕێزگرتن لە شەهیدانمان دەست بە پرۆگرامی ئەمڕۆکەین. بەداخەوە چەند شەوێکە بەردەوام هەرێمی کوردستان وەکوتم هێرشی دەکرێتە سەر و شەهید دەدات. چەند شەوێکە بەردەوام چەکدارانی داعش هێرشەکەن و پێشمەرگە قارەمانەکانمان شەهید دەبن. شەوی ڕابردووش لە هێرشێکی دیکەدا ژمارەیەک پێشمەرگەی قارەمان خوێنی خۆیان بە کوردستان باشی. ڕۆحیان شاد و سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنوێنین. هونەرمەند بڵند ئیبراهیمیش بەرهەمێک لە ژێر ناونیشانی بۆ گیانی پاکی شەهیدانی پێشمەرگە و پەیامێک و بەرهەمێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوەکاتەوە و پێشکەشیەکات بە دایکی سێ شەهیدی پێشمەرگە لە گوندی خدرجیجەی مەخمور. بابێکەوە بینەری بین. بدار نجا سترانا آرامی تکران دنگ خواهد که مدیوری بوده با سه شهید سویله لگونگ خدر جیجه سر نحوی مخمور به انشاءالله خود رحا و شاد که تو جواب حجبی تو کارست تو سال دوباره بسر ملت مدانه. معشوق دمه بيت الغمه آخا خواه
چاغه کرسر آخوه بوده شاخه بێگومان مرۆڤ بوونەوەرێکی زۆر گەورەیە، پێشەوایەکی گەورەیە. لە کاتێکا کە خۆی قوبوڵ بێت، لە کاتێکا کە متمانەی بەخۆی هەبێت، لە کاتێکا کە باوەڕی بە خودی خۆی هەبێت. بەڵام هەر کاتێک ئەو باوەڕ بەخۆبوونەی تووشی مەترسی بوو یاخود لە دەستیدا، ئەو کاتە وەکو پەڕەیەکی تەنک و بێسوو دەمێنێتەوە. خۆ قوبوڵکردن سەرەتایەکە بۆ قوبوڵکردنی ئەوانی دیکەش. بەڵام زۆر لە تاکەکان وەکەوەی کە هەن خۆیان قوبوڵ نییە و شارزانی دەروونناسیش لەم بارەوە قسەیان کردو و پێیان وایە کە خۆ قوبوڵکردن بنەمایەکی گرنگە بۆ خۆپێگەیاندن و گەیشتن بە ئامانج. بەڵام هەر کەسێک خۆی قوبوڵ مەبێت ژیانی دووچاری ڕەشببینی و بێگومان ڕووخانە بێتەوە. ئێمە لەو بارەیەوە بۆ چوونی چەند هاوڵاتیەکە بینین بزانین لەبارەی خۆ قوبوڵکردن و دواتر لەگەڵ میوانێک قساکەم ئەوانیش ڕایان چییە چۆن مرۆڤ وەک خۆی قوبوڵە بابێکەوە بینەری ڕابۆچوونی و هاوڵاتیانە بین. لە ساسە خۆم قوبوڵە لەبەر ئەوەی هەموو مرۆڤێک پێویستە بە بەشی خۆی ڕازی بێت. یەکەم شتێمە خوا دروستی کردوین، خوا مرۆڤەکانیش بە جوانترین شێوە دروستی کردو بۆ ئێمە پێویستەکە بە تەواوەتی خۆمان قوبوڵ بێ. ئەنجامنیش کە بچمە شوێنێک من ئەو ڕووکەشەی کە خۆم هەبا ناتوانم بیگۆڕم لە بەروی سروشتی خۆمە و شانازیش بە خۆم وەکەم و خۆشم لا قوبوڵە. لەبەر ئەوەی هەموو ئینسانێک پێویستە خۆی لا قوبوڵ بێ، لەبەرەوەی ئینسان وا دروست کراوە کە کەسێکی کامڵە، خۆی گەورە عەقڵی پێیاوە، جەستەی پێیاوە، هەموو شتێکی جوانی پێیاوە کە لە مرۆڤ بوونی هەیە کاتەمە بێ شانازی پێوە بکەین. پێت وایە کە ئێستا ئێمە گەیشتوونێتە قۆناغێک کە کللتوری یەکتر قبولکردنمان هەبێت؟ لەو ڕۆیانەوە کللتوری یەکتر قبولکردن هەتا ڕادەیەکی بەرچاو لاواز بووە هاتۆتە خوارەوە بە ڕێژێکی بەرچاو، لەبەر ئەوەی کەسەکان یەکتر قبول ماکەن. کاتێک دوو کەس پێکەوە کێشەیەکیان ئەبێت ناخۆشێک لە بینیانان ڕوئەیات زۆر یەکتریان لا قبول نییە، ئەمەش بۆتە کێشەیەک لە نێوانیانە. تا چەندە ئەمە لە ناو تاکەکان ئابینی بە تایبەتی گەنجەکان کە ئابینین کەمتر خۆیان پێ قبوڵە، ئەگەر لە ڕوخسارا بێ، ئەگەر لە ڕووی تەبیعەتەوە بێ، ئەمە بۆتە کێشەیەک. زۆر جار دەبینین گەنجان بەڕادەیەک کە خۆیانین تەمسیلی ژیانێکی دیکەکەن بۆ خۆیان. بەڵێ هەنێ گەنج هەیە تەمسیلی ژیانی خۆی ئەکاڵە من بەو شێوەیە من بەو شێوە، بەڵام لە واقعا بەو شێوە نییە، لە واقعا ژیانی بەو شێوەیە نییە، لە واقعا ژیانی ئەو نەخۆش نییە، بەڵام کە ئەچێتە لای برادەرەکانی یان ڕەفیقەکانی بە شێوەیەکی تر تەمسیل ئەکا کە ئەمەش ئەتوانم بڵێم زەرر لە ژیانی خۆی ئەیات بۆ لەبەر ئەوەی دوجار هاوڕەکانی برادەرەکانی ئەیبیستنەوە کە ئەو شێوەی ڕاز نەبوو کاتەوە تو خۆت لا قبول نەبووە، بە سروشتی خۆت ڕازی نەبوویت بۆی ئەو جۆرە قسەیەت کردووە. بێگومان من خۆم قبولەوە کۆی کە هەم و لە کۆتاییە هیچ کەسێک پێرفێکت نییە. مرۆڤ پێویستە خۆی قبول بکات، چ لە ڕووی ڕوخسارەوە، چ لە ڕووی داراییەوە، چ لە ڕووی خاڵە بەهێز و لاوازەکانی خۆیەوە. هیچ ئینسانێک پێرفێکت نییە، هەموو کەسێک خاڵی بەهێز و لاوازی هەیە. تۆ ئەبێ خۆت قبول بێ. لە کۆتاییە ئەوە تۆی ڕاستە پێویستە هەوڵی باشکردنی خاڵە لاوازەکانی خۆت بیت، بەڵام لە کۆتاییە ئەبێ شانازی بە ڕابردووی خۆت و بە ئێستای خۆت و بە داهاتووی خۆتەوە بکەیت. لە کۆتاییە ئەوە تۆیت بوو شێوەی کە هەیت کە شانازی بە خۆتەوە نەکەی، ئەوە هیچ کەسێکی شانازیت پێوە ناکە. بەڵام کە تۆ شانازیت بە خۆتەوە کرد ئەوە کەسێکی سەرکەوتوت لێ دەرەچێت و کەسانی دەوروبەریش شانازیت پێواکەن. تۆ پێت وایە ئێستا ئێمە کللتوری یەکتر قبولکردنمان هەیە؟ بێگومان ئێستا بە شێوەیەکی بەرچاو ڕۆشنبیر بوون خەڵک و چۆن پێویستە ئێمە خۆمان قبول بێت بە خاڵە بەهێز و لاوازەکانمانەوە، ئاواشە بێت بەرامبەرەکەمان بە خاڵە بەهێز و لاوازەکانی و قوبول بێ. نەک بۆ نمونە بیرکەینەوە ئەم زەلامە فڵان شتی غەڵەتە. هەموو کەسێک پێرفێکت بە دڵی تۆ نییە. پێویستە خاڵە باشەکانی و خاڵە خراپەکانی مقارنە بکەی بە یەکتری. کاتێک کە خاڵە باشەکانی زیاتر بوو تۆ بێت چاوپۆشی لەو خاڵانی تری بکەی کە بە دڵی تۆ نییە. لە کۆتاییە ئەو ئازادە ژیانی خۆی چۆن بڕێکا. مهم ئەوەیە ئەو کەسە زەرەری بۆ تۆ نەبێت، کەواتە نەبێ ئەو کەسم قبول بێ بەو شێوەیە. لە وڵاتەیە کەس قبول ناکە، حسابیەوە ناکە لەو بوارەیە لەوانەیە و کەسە لە پێش ئەوە بێ ئەگە خۆشی بچێتە جێی ئەو لانەوە کۆی پێ نەکرێ، بەڵام هەر
وای لاتۆ بەوەی کە ئەکتیڤی تۆڕە کۆمەڵاتەکانیان بەرزکەنەوە یەکتر ناشرینەکەن. کارەکەی چییە کەوا ئەبینیت لە ئێستەیە ئەو یەکتر قبولکردنە یان ئەو کولتوری یەکتر قبولکردنە لە هەرێمی کوردستانە کەمتر هەیە؟ پێم وتە ئێستا لێرە خەڵک گرنگی بەوەیە کە بۆ نەپەیجێکی یان شتێکەوێ تۆڕە کۆمەڵاتەکانی خۆی بەرزکاتەوەوانێ ئەیتر بۆ پیاکردنی پارە بەیان هەر شتێک خۆی شتێکی پێ نییە تاوەکو خۆی پێ بە ناوبانکایان خۆی پێبەرێتە پێشەوانێ بەس هەڵدەستێ بەو کەسانی کە بە ناوبانگن هەوڵ دەداوانە ناشرین کات لە پێش چاوی کۆمەلگایە. خۆ تا چەندە هەوڵداوەک ئەوەی کە هەی بژیت و تەمسیلی ژیانی خۆتکی؟ من خۆم یعنی لە کاتی ئێستامە تا ئێستا پشتم بە خۆم بەستووە بەڵام ئەوە نەبووە بچمە بەردە چاوی کامێرایان شتێک بەڵ خۆم پێ قوبوڵە و بەس هەوڵی شکاندنی هیچ کەسێ نادەم. ئەوەی کێ سایبینی لە کۆمەلگای کوردیا بەداخەوە یەکتر قوڵکردن نییە گەنجەکان بە تایبەت ناو گەنجەکانە ئەو کللتورە نییە کللتوری یەکسەڵ قوڵکردن بەڵکو کللتوری یەکتر شکاندنە بەردەوام لە دوای نەقس یەکتری ئاگەڕین هەڵەکان یەکتردا ناپۆشین بە دوای ئەوە گەڕین نەقسی کەمێ بڵێن کەسێک کە نەقسێکی هەیە نەقسەکەی دەرخین نەک دایپۆشین کە ئەمە زۆر باوە لە ناو کۆمەلگای کوردیە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بینی کەسێک خەلەلێکی هەیە بڵاوەکرێتەوە و بەگاڵتە ئامێزۆ بازەکرێ ئەمە بەڕاستی کێشەیە. هۆ کارەکەی ئێمە بۆ چێ گەڕێنیتەوە کە ئەم یەکتر شکاندنە ئەم یەکتر قبولکردنە بە تایبەتی ئێستا بۆتە کولتورێک هەیە زیاتر بە تایبەتی لە ناو گەنجانە؟ هۆکارەکەی بۆ پەروەردە ئاگەڕێتەوە بەڕاستی ئەبێ کار لەسەر ئەوە بکرێت لە وەزارەتی پەروەردە هەر لە قۆناغی سەرەتایەوە پەروەردەی مناڵ پێش بخرێت پێش فێرکردن بێت ئەگەر پەروەردە بکرێت ئەم کللتوری یەکتر شکاندنە ئەم خۆ قوبولکردنە ڕەنگە هاتووە لەسەر کەساتی و کەسە ئەمە نامێنێ ئەو دیاردێ نامێنێ لە ناو چاکەکانە هەر لە پەروەردەی خێزانەوە کە مناڵ دروستە بەو لە ناو خێزانە پەروەردە ئەکرێ پێم وایە ئەم باوەڕ بۆ خۆبوونە یاگە یەکتر قوبولکردنە لە خێزانەکانەوە سەر هەڵنایە کەواتە گرنگترین شوێن بۆ ئەوەی یەکتری تیا قوبول بکەین خێزانەکانە دوایە بچێتە قوتابخانەکان دوایەوە بۆ نمونە هاوڕێیەتیە دوایەوە لە زانکۆی هەر شوێنێکی ترە و یەکتر قبولکردنەکەی تێدا هۆشیار بکرێتەوە بەڕای من کەمی هۆشارکردنەوەی خەڵکی و لەسەر ئەم بابەتە هۆکارە بۆ ئەوەی کە یەکتری قوبول نەکەین. ئەم یەکتر قبول نەکردنە زۆر جار ئەو گرفتەی دروستکرێ بە تایبەتی لە ناو گەنجانە ناو تاکەکاندا کە تەمسیلی ڕاستەقینەی ژیانی خۆیان ناکەن یان بە جۆرێکی دیکە خۆیان دەنوێنن کە ئەوە خۆیان نییە دەلالت لە خۆیان ناکات ئەمەش بۆ ناچارکردنە تاوەکو خەڵکەکانی دەوروبەریان قبوڵیان بێت پێت وایە ئەمەش کێشەیەکە کە ئێستا پێویستە قسەی لەسەر بکرێت بە دڵنیاییەوە خۆی لۆدی مەسەلەکە ئەمەیە کە من لە ڕوو تۆم قبوڵە بەڵام کە ئەچمەوە تۆم قبول نییە یان بە شێوەیەک خۆم پیشانە دەم لە سۆشیال میدیایە دەوروبەرەکەمم قبوڵە هیچەکەی وەکو تۆ بێت پرسیارێکم لێ بکە من خۆم و دەوروبەرەکەشم قبوڵە بەڵام لە ناخی ئینسانەکانە وان نییە ئەسڵەن پێچەوانە بگرە خراپتریش ئەمە ڕەنگی یاوەتەوە و نمونەی زۆر زۆریش هەیە لەو سەر ئەو بابەتە. جاگەر بڵێن یەکترمان قبول بێ یاخود ئێستا بە گشتی لە ناو کۆمەڵگەی کوردی ئابزانی نێکێکمان قبول بێ باوەڕ ناکەم کەس ئەوەنە خۆشەویست بێ قبول کراو بێت مەگەر بە جۆرێک هەموو کەسەکان هەوڵێن هەمویان لە کێبڕکیان بۆی کە جوانتر دەرکەون بەو شێوازەی کە چاولێکەری یەک بکەن تا کۆمەلگا بەدڵی بێت تا بەرامبەرەکەی قبولکە بە تایبەت لای ئافرەتان ئەمە هێرش نییە ئەمە خۆم خودی وەکو خودی ئافرەتێک هێرش ناخەمە سەر ئافرەت بەڵام ناکرێت تۆ لەبەرەوەی کە متمانە و بە خۆت بێت بڵێ من ئاوا جوانم چاولێکەری کەسانێکی تر بکەیت بۆ نمونە گەرەستا دەمولچێکی گەورە و نەبێت لوتێکی بچووک نەبێت ئەگەر بەو ستایلە نەبیت کە ئێستا لە جیهانی کاپیتالیزمە بەڕێواچێت ئەوە تۆ پێدوانیە قوبول کراوی ئەمە لای خەڵک نییە مە لای خودی خۆتە خۆتت قوبول نییە جا چ جایەوەی کە بەرامبەرەکەتت قوبول بێ ئەم بابەتە پێم خۆشە قسەی زیاتری لەسەر بکەین بۆیە لەگەڵ بەڕێز ئاری هاوار کە توێژەری کۆمەڵاتیە گفتوگۆکەم درێژە پێدەم کاگاری زۆر بەخێربێی ڕۆژێکی باش و بەخێر هاتی ڕۆژێکی باش و هەموو لای بۆ بینەران بۆ جەنابتان دووبارە بەخێربێن کاگاری چ کاتێک ئیتر بێمتمانەی لای خودی خۆت دەست پێ ئەکات تاکەکان چ کاتێکەکەونە دۆخی بێ متمانە بوونەوە بێ باوەڕ بەخۆبوونیان لای دروستە بێت
سەرەتا زۆر سوپاس تەوەرەکە تەوەرێکی گرینگە چون تەوەرێکی هەنووکەیی نییە هین پێش و ئێستا و بۆ ئایندەشە ئەمە شتێکە لە هەموو دنیا هەیە و باوە مەوزوعی بێمتمانەبوون سەرەتا جارێ مرۆڤ گرینگە خۆی بناسێت چون ئێمە بە گشتی ئەگەر سیر بکەین بزربوونێک هەیە بە بەردەوامی خۆمان بزر کردووە خودی خۆمان بزر کردووە بۆ نمونە دەبینین هەموو مرۆڤێک هەموو تاکێک هەموو شتێک هەموو گیانلەبەرێک و بێگیانلەبەرێک دیوەکی باشی هەیە دیوەکی خراپی هەیە مرۆڤ ئەو کەسێک کە بڕیار لەسەر شتەکانەدا مرۆڤ جیاوازە لە بوونەوەرەکانی تر مرۆڤ بوونەوەرێکی ئاسایی نییە بوونەوەرێکە لە ترۆپکە دروست کراوە بۆیە کاتێک کە بڕیار لەسەر شتێک دەدا دەبێت بیری لە هەموو شتەکان کردبێت لە هەردوو دیوەکە کردبێتەوە چون لە ناوخودی مرۆڤ ناوخودی تاکە دیوەکەیە با بڵین ئەرێنین دیوەکەیە نەرێنین بۆیە مرۆڤ کە کاتێک خۆی دەبینێتەوە یاخود خۆی دەدۆزێتەوە دەزانێت مەسەرەن ئەو خۆی چێە دواتر دێت پێناسەی خۆی و تواناکانی خۆی و با بڵین لیاقەی خۆی و تێڕوانین و تێفکرین و ڕۆشنبیری خۆی ئینجا دێت مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەی دەکا کە دەڵم دەوروبەرەکە مەرزنیە تەنها مرۆڤێ تەنانەت لەگەڵ بوونەوەر و با بڵین ڕۆحلەبەر و ناڕۆحلەبەرەکانیش مامەڵە دەکات بۆیە زۆر کات دەبینین سێرەکەین مامەڵە لەگەڵ کورسیەک دەکات زۆر بە تون و تیژی مامەڵی لەگەڵە لەگەڵ ئاژەڵێک مامەڵاکات دوور لە هەموو پرانسیپەکانی ئینسانیەت مامەڵات کەواتە بزربوونێک هەیە خاوبوونەوەیەک لە ناسینی خۆت هەیە بۆیە واکە زۆر کات ئەم باوەڕ بەخۆبوونە ینی ئەم خۆنە ناسینە درێژە خیانێ بۆەوەی کە یاخود درێژ دەبێتەوەی کە باوەڕ و متمانەت لای خۆت نەبێ چون نای شتەکان هەردووکی یاخود ئەها تەوازنێک بڵانسێک با بڵێن ئەوەیەک دروستکەی لە نێوان خۆت و لە نێوان ئەو شتانەی کە لە دەوروبەر تا ڕۆژانە ڕوو دەدەن بۆیە سێرەکەی زۆر کات شێوەی مامەڵەکردنەکەت زۆر ناتەندروست دەبێت یاخود زۆر زۆر شرین دەبێت لە گەڵ دەور و پشتەکەتیان زۆر کات ئەکید ئەمە لە خودی خۆتەوە دەست پێکات بۆیە کە ئینسان مرۆڤێک کە باوەڕی بەخۆی نامێنێ یاخود متمانەی بەرزی متمانەی جوانی بەخۆی نامێنێ ئەکید ئەو مامەڵە یاخود ئەو شێوە ڕەفتارانەی کە ڕۆژانە بەکاری دێنێ زۆر کات لە زەرەری خۆیەتی سەرەتا و دواتر لە زەرەری کۆمەلگا و دەور و پشتەکەیەتی لە ناو کۆمەلگایە لە چ کاتێک بۆ نمونە کەسێک شکست دەهێنێت لە هەنگاوێکە شکست دەهێنێت ئەو کات باوەڕ بەخۆبوونێکی کاتی دروستە بێت یاخود بۆی کە بەردەوام نەبێت چی بکات ئەو کەسە شکست شتێکی زۆر ئاساییە لە ژیانی هەموو تاکەکانە ڕۆدنەن ئێمە گەرسەیری هەموو گەورە زاناکان بکەین بە بەردەوامی بە شکستا تێپەڕیون بە شکستی زۆری شانەک جار و دووجار و سێجار بەڵام سەرئی بەستمەوە بە پرسیاری یەکەمت کە متمانە بەخۆبوونە کاتێک متمانەت بە خۆت نابێ هەر شکستێک کەوتنێکی زۆر قورسە کەوتنێکی قوڵە وەکو ئەووا بێ مەسەلەن بۆ نمونە مناڵێک ئەگە تەماشاکەی جارێک دەکەوێت جارێکی تر دەستی بگری هەڵەسێتەوە دەکرێت ئەمە لە مناڵێک فێری هەسانەوە بین دەکرێت ئەمە لە مناڵێک فێری دووبارە ڕۆیشتن و بۆی کە فێربین بڕۆین لە سەرپیەکانی خۆمان بۆیە مرۆڤێک کاتێک شکست دەهێنێ ئەو نامتمانە بوونە بە خۆیە یاخود ئەو لۆمەکردنی خۆیە یاخود ئەو عەزابی دەرونی خۆیە چون تو بتێونەتەوێت بەشێکی گەورەی هاندەری مرۆڤەکان پشتی دەموچاوە پشتی جەستەیە کەیش ئیکۆی پێڵێن یاخود سایکۆی دیوی ناوەی پێڵێن ئەوەی کە دیار نییە بۆیە گرینگە کاتێکە ئەو پاڵنەرێک دەبێت بۆی کە تو کەوتی تو عیبات و دەبیە مای گاڵتە جاڕی تو جارێکی تر ناتوانانی هەسیەوە هەسیشەوە ئەین جارێکی هەڵی شیستەوە بەڵام یەک دوو سێ کۆمەڵێک وشە یاخود کۆمەڵێک ڕستە یاخود کۆمەڵێک لۆمە و شتی ناشرین لە خۆت هەڵەبەستی ئەمەش عینەن دوات لێ دەکات کە سەبر متمانەت لاواز بێ یاخود ناڵێم هەر نەمێنێ چون هەموو مرۆڤێک کە لە ژیانە بژێت ئەکید متمانەیەک هەیە پاڵنەرێک هەیە بۆی متمانە کەم و زۆر زیاد کاک ئاری ئەوە ئەبێتە سەرچاوی ئەوەی کە دوجار بێمتمانە بوون ببێتە خۆ قبول نەکردن و خۆ قبول نەکردنیش بگاتە دەوروبەرەکە و هیچی شت قبول نەبێت ئەمە تاکێکی چۆنی لێ دەرەچێت ئەمە سەرچاوەکەیەتی خۆی خۆ قبولکردن وتمان زۆر گرینگە چون سەرەتا تو ئەبێ خۆت ناسینێکی خۆت تەواو هەبێ ئەبێ خۆت بزانی دیوە باشەکان و دیوە خراپەکانی خۆت بەڵێن کە دەڵێن باش و خراپمە بەسمە ئەرێنی و نەرێنیە ئیجابیات و سلبیاتە چون زۆر گرینگە ئەو دیوانە بزانی یەک سەرەتا گرینگە خۆتت قبول بێ وەکو خۆت
وەکو هەی نەکۆکۆی کە خۆت دەتەوێت چون وەکۆی کە خۆم دەمەوێت وەکو ئەوە ناتوانم من بتوانم خۆم قبول بکەم بەڵکو وەکەوەی کە هەم مەسەلەن بۆ نمە شێوە شکڵم وا دروست کراوە ڕەگەزم وا دروست کراوە دەبێت من ئەمە ببێتە مای ئەوەی کە خۆمم ئەوم قبول بێت ئەمە دیوێکی ترە ئەمە دیوەکەی تر کە دەینە قۆناغی دواتر ئەوەیە کە لە مرۆڤەکانە شتی زۆر جوان هەن شتێک هەن پێی دەڵێن کۆڵنەدان پێی دەڵێن هەستانەوە پێی دەڵێن دیوە جوانەکان پێی دەڵێن با بڵێن بیرکردنەوە بە شێوەیەکی جوان پێی دەڵێن جوانبینین چون زۆر گرنگە ئێمە زۆر کات شتەکان زۆر بە جوانی ببینین شتەکان بەو شێوە ببینین کە هەوەکو خۆی هەن و مامەڵەی شتەکانمان یاخود مامەڵەی تواناکانمان ئەوانەی کە هەیە لەگەڵی ئاوای قبولکەین بۆ ئەوی بتوانین خۆمان قبولکەین من ئەگەر هاتە شێوەیەک ئەوانم قبول بوو دێم ئیش لەسەر ناخی خۆمەکەم تا چەند من ڕازگۆم چون ڕازگۆیی زۆر گرنگە بۆ خۆ قبولکردن باخۆ یاخود دەور و پشت قبولکردن بۆیە کاتێک من کە هاتم ئەم دیدگا یاخود ئەم شانەم لە خۆما بینی ئەم ڕستانم لە خۆما بینی ئەم توانایانم لە خۆما بینی دێم دەستەکەمە مامەڵ هەنگاونان بەرەوچی بەرەو ژیان بەرەو ئاراستەی مەسەلەن زانست زانیاری پێشکەوتن با بڵین دەوامکردن تێکەڵبوونی خەڵک ئاوێتەبوونی خەڵک کە من خۆمم وەکو خۆم قبول وەکو ئەوەی کە هەم قبولم بوو ئەکیت من بەرامبەرەکەشم بەو پەڕێ ڕێز و مرۆڤایەتیەوە سیرەکەم سەیری نەشقڵێکم نە دەم و چایەکەم نە سەیری ڕۆحی دەکەم سەیری جوانی ڕۆحی دەکەم سەیری چۆن خۆم بە جیاوازی دەبینم ئەکیت کە بەرامبەرەکەشم جیاوازی هەیە دەبێت جیاوازەکانی خۆم قبول کرد جیاوازەکانی ئەویش قبول بکەم باشە کاگاری ئەوەی ئێستا لە کۆمەلگەی ئێمەدا ئەگوزارێت چییە؟ ئایا بێمتمانە بە خۆبوونەوە کات کە دەوروبەرەکەشمان بە خۆمانەوە سەرقاڵکەین و یەکتر قبول نەکردنە یاخود چاولێکەریە هەموو ئەمانە دەرەنجامی چییە؟ هۆکاری چییە وای کردووە؟ دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک شت لەوانە یەک لەوانە نەریتە ئێمە زۆرجار دابوو نەریتەکان وای کردووە مەسەلەن من بە شێوەیەکی تر خۆم پیشانی بەرامبەرەکەم دەم بۆ نمونە ئەگەر من بڕۆم دۆستایەتی یاخود پەیوەندیەکی سۆزداری لەگەڵ ئافرەتێک کچێکا ببەستم دەبێ من وا خۆ پیشاندە من کەسێکم لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی پارەوە لە ڕووی سەرمایەوە لە ڕووی دێم خۆم یەکەم جا خۆم دەخەڵەتێنم چون خۆ خەڵەتاندن هەیە لێ ڕاستە خۆم دەخەڵەتێنم بەچی دەچم جلوبەرگەکانم دەکەمە جلوبەرگێک و سیارێک لە لای برادێکم دێنم و ئیتر جوانکاریەکی تەواوی مەرجە ئەو باوەڕ بە خۆبوونەوە بکات کە تۆ هەرە بێ سارێکی باشت هەبێ ڕوخسارێکی جوانە هەبێ جلوبەرگێکی ڕکپێکە لە بەرابێ هەموو ئەمانە ڕاستە کەمالیەتی ژیانە بەڵام ینی ئەمە مەرجە تو هەموو ئەمانەت هەبێن جە بەرامبەرەکەت توی قبول بێت ئەمڕۆ با بڵێن ژینگەی ئێمە ژینگەی کۆمەڵایەتی ئەمەی داناوە یاخود ئێمە ئاستی ڕۆشنبیری ئێمە گەیشتۆتە ئەو ئاستەی کە ئێمە ئاوا یەکتریمان قبول بێ مەسەڵەن کە کاتێکێکی قسە دەکات دەبێت ئەڵا من دەچمە مەتعامێک ئیلابێت با بڵێن چەتەڵێک و کەوتکێکم پێ بێ و چەقۆیەکم پێ بێ و کە لە کاتێکا من چێژ لە دەست خواردن بەدەست دەبینم ئەسڵان زاناکان ئێستا گەیشتونەتە ئەو ئاستەی کە ئەسڵەن لە ڕووی تەندروستیشەوە زۆر دروستە بەڵام کاتێک دەسووت ئەوت پاقش بەیانی نەک بە پیسی بڕۆی ئەمە دیوێکە دیوەکەی تر ئەوەیە کە ئاستی ڕۆشنبیری تاکی ئێمە زیاتر ڕواڵەتیە ئەوە نەی با بڵێن دیدگانیە بۆی ئەگەر ئەبینی سێرەکەی زۆر کات ئێمە ئەگەر هات تەماشایەک بکەین لەوەی کە ئەمڕۆ دەگوزەرێ زۆر کات کەسێک زوو دەستنە دڵیەکەوە بەڵام زۆر لەوەی زووتر لە یەک زیادە بنەوە لە بینی دوو دۆست بێ یاخود با بڵێن ژیانی هاوسەرگیری بێ لە بینی دوو برادەرایەتی بێ لە بینی دوو ڕەفیقا بێ مەزنی ینی هەمان ڕەگەزی جیاواز بە هەنێکجار لە هەمان ڕەگەزی خۆتە بڕیارەکان بە پەلەن ئەمە چییە ئێمە ئاستی ڕۆشنبیریمان نەگەیشتۆتە ئەوە جارێت تێڕوانینی یاخود تێزانینی کەسەکە لە ڕووی فکری لە ڕووی معنەوی لە ڕووی تێگەیشتن لە ڕووی قبولکردنی خود و قبولکردنی بەرامبەر نازانێت بۆیە زۆر کاتێک سەر بڕیارە دەین سێک وڵای کوڕێکی زۆر باشە چۆن دەزانین کوڕێکی باشە بەس ڕووکەشیەن بینیوێتی وڵی زۆر ڕێک و پێکە دەنات جلوبەرێکی جوانی لە بەرابوو مەسەلەن ئەین زۆر کەم قسەیە کرد کەم دواندن من نەمتوانیوە ئاستی توانست یاخود ئاستی تێفکرین و تێبینینی بزانم چەندە دوای هەفتەیەک دی تۆڵی دەفلانی کەس لەکوێ کوردڵێ بابۆ چی وڵای هیچ شتێکی لە دنیا نازە ها بەڕاستی بوومە فلیم بەدەستەوە خواخوام و لە کۆڵمەوە بێت لە کۆڵ میشەوە بێت
ینی وای لێ هات وەکو بووە بارگرانیە قورساییەک لەسەر شانی بۆ چییە بۆ ئەو تێ نەخوێندنەوە ینی زۆر کات ئەوە باسی ئەومان کرد نەریتە یەکێک لەوانەیە ئاسی ڕۆشنبیری دەیگەڕێنەوە بۆ نەخوێندنەوە یاخود ئەوەی کە بەردەوامی ئێمە هیچ خوێندنەوەیکی ڕۆژانەمان نییە بەداخەوە ڕاستە ئەوەنەی کە مەسەلەن ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هەن کەوتمان دیوی باشی هەدی خراپ دیوی باشەکانی زۆر زیاترن لە خراپەکانی ئێمە دەتوانین ئەلەوێەوە ئێمە شتی جوان بێنین زانستە زانیاریە ئەمڕۆ شەکان زۆر بچووکەوە بوون ئەو نیە من بڕۆم لە کتێبەکە بە دوای سەرچاوێکا بگەڕێم لە 12,000 کتێب شتێک بدۆزمەوە ئەمڕۆ چیت دەوێت ئەوە بە کۆمەڵێ بەحث و دیراسات و زانا و دانا و فەیلسوف و چێش قسەی لەسەر ئەو بابەتە کردووە کۆمپلیتەن شتەکان لەناو ئەوێ دەبینیرە و دەتوانی پێی بگەیت کەواتە گەیشتن بە زانست و زانیاری زۆر ئاسانتر بۆ لە پێشتر بۆی ئەمە نەبێتە بیانیۆک بڵێ وڵای من کاتم نییە یاخود دەبێت بڕۆم بە نەخێر دەتوانی لە جێی خۆت بە ماوەیەکی زۆر کرد زۆرترین زانیاری دەستکەوێت بۆی بتانی ئەم متمانەیە بۆ خۆت بگەڕێنیتەوە چون بوونی متمانە و بوونی قبولکردنی خود و بوونی با بڵین قبولکردنی بەرامبەرەکەت دەگەڕێتەوە بۆ خودی تاک بۆ خودی زاد زۆربەی علەمای با بڵێن زانە دەرونیەکان و کۆمەڵناسەکان و زۆرێک لە فەیلسوفەکانی باسی ئەویان کردووە دەبێت خود زۆر گرینگە چون لە خۆتەوە دەبێت دەست پێ بکەیت بۆیە زۆر کات دەڵێن گۆڕانکارە لە تو لە خۆتەوە دەست پێ بکە ڕاستە دواتریش کۆمەلگا بۆ خۆی تەدریجی دەگەڕێنەوە چون دەبێت نمونە جەنابێت دەکرێت مەرج نییە تو دەرس بڵێەوە خەڵک فێر بکەیت ممکنە لە ڕەوشت و هەڵسوکەوت و ڕەفتارەکانت خەڵک فێری لە سلوک فێر دەبێت لە ڕەفتارەکان فێر دەبێت من فێر دەبم بەبێەوەی دەرسم پێ بڵێ بێگومان مادەم هەر چاولێکەری هەیە دێ با چاولێکەرێکی باش بکەین کاگاری بێگومان بابەتەکە زۆر زیاتر هەڵەگرە قسەی لەگەڵ لەسەر بکەین بەڵام کاتی بەرنامەکە ئەوەندە دەرفەتمانەدا ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە میوانی پرۆگرامی بانی 24 بین زۆر سپاس بۆ جەنابیستان زۆر سپاس بۆ بینەران سپاس بۆ هەموو لایەکی بەسەر زۆر سپاس بەخێر هات کاتێک خۆش سپاس پرسی هۆشیارکردنەوە و ڕاوێژی کۆمەڵایەتی و دەرونی پێش هاوسەرگیری ئەمەش بۆ خۆی یەکێکە لە بنەماسەرەکیەکان بۆ پێکەوەنانی خێزان بۆی کە ئەو بناغە جوانەدانرێت تانەوەی داهاتووتری لەسەر بنیاد بنرێت لە هەرێمی کوردستان بەهۆی کللتوری کۆمەڵایەتی و خێزانی کە زاڵ بۆ بەسەریاندا زۆر جار بنەماڵە ڕێگری لەم خولانە ئەکەن یاخود پێیان خۆش نییە کە کچەکەیان کوڕەکەیان خولێکی ڕاهێنان ببینێ پێشەوەی کە بچێتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە کچێک تەمەنی 23 ساڵاڵێ ئەو خولانە پێویستە و پێویستی شەکات شارەزایەکی بواری دەروونناسی ئەو خولە بڵێتەوە ئەو خێزانی ژەڵەیە بە بەشداری لەو خولانە ڕێگری لە کێشەکانی ناو ژیانی هاوسەرگیری یاخود هاوبەشی ئەکرێت پێیان وایە گەر ئەو دوو کەسە ئەو خولە ببینن ئەوە لەوانەیە کەمتر بیانوێ بچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە شالا لە قسەکردنی بوێرانە وەڵام دەداتەوە کاتێک کە باسی خولی هۆشیاری و ڕاوێژکردن پێش ژیانی هاوبەشی لەگەڵ دەکەم کە چەندە گرینگە ئەو تەمەنی 23 ساڵە دەڵێ لە منداڵیەوە ترسی لەوە هەیە کە ژیانی هاوبەشی پێک بێنێ ئەو دەڵێ ئەگە کەسانی شارەزانە بن ناتوانم هیچ کاتێ ژیانی هاوبەشی دروست بکەم هەردوو لا پێویستە یارمەتی یەکتری بدەن هەم کچە و کوڕەکە هەم عایلی هەردوو لەکشە پێویستە یارمەتیان بدەن بۆ ئەوەی بە هەردوو لایەنەوە پرۆسەیەکی زاواجی سەرکەوتوو پێک بهێنن چونکە ئەگەر زاواجەکە سەرکەوتونە بێگومان دەگاتە حاڵەتی زیابوونەوە ئەو بابەتانە و ئێمە لە ینی شتێکمان نییە پێشی زاواج هەندێک شوێن هەیەی بەڵام وەکو شتێک بڵێ بکرێتە یاسایەک نیمانە کەوا پێشی زەواج کچ و کوڕەکانمان بچن لە دادگا چۆن مەسەلەن فەحسی خوێن دەکەن کە فەحسەکەیان ئەگەر بێت و لۆ یەکتری نەگونجێت ناتوانن زاواجەکە بکەن پێویستە بچنە لای کەسێکیش بە یاسا کە ئیجباری بکرێتن ئەو کەسە لەلایەن ئەو شەخصانەوە ڕابهێنرن ڕاوێژیان پێ بکرێتن ئەو جە ئەگەر دەرچوون ئەو کاتە بتوانن زاواج لەگەڵ یەکتریا بکەن ئەگەرچی کۆمەڵگەی کوردی لەم سەردەما لە ڕووی کۆمەڵایەتی و گۆڕانکاری بەسەرهاتوە بەڵام دیسان هەندێک خێزان بە ڕەوتی ڕابردوو هەنگاو دەنێن بڕوایم بۆ جۆرە خولانە نییە بۆ ڕاوێژ و هۆشیارکردنەوە شارەزایەکی بواری دەروونناسی خێزانیش دەڵێ بوونی ئەم جۆرە خولانە و ڕاوێژکردن بۆ گەنجانی کورد لەم سەردەمە زۆر گرینگە هاوسەرگیری لەلایەنی سایکۆلۆژیەوە زۆر شت
دروست دەکات کەوا قورس دەبی ئەگەر ئێمە لە یەکتێ نەگەیشت بین ئەگەر ئێمە تەنها لەسەر ئەو شتانە پرۆسی هاوسەرگیریمان دروست کردبی کەسێکی باشە لە خانەوادەیەکی باشە خاوەن بڕوانامێکی باشە یاخۆت خاوەن کارێکی باشە ئەوانە حتمما شتێک گرنگن بۆ ژیان بۆ کار ئاسانکردن بەڵام ئەو کێشانی کە دروست دەبێت لە ناو خانەوەدەیە زۆربەی جار لەسەر شتی ترە لەسەر شێوازی بیرکردنەوەی ئێمەیە لەسەر شێوازی چارەسەرکردنی ئێمەیە بۆ ئەو کێشانێکەوە لە ژیانی ڕۆژانەدا دروست دەبێت بۆ زۆر گرنگە بتوانرێ باسی ئەو شتانە بکرێ یارمەتی ئەو گەنجانە بترێ بۆ نمونە لایەنی پەروەردەکردنی مناڵ من چۆن سەیری دەکەم تۆ چۆن سەیری دەکەی لایەنی خوێندن ئایا هەمان ڕایمان هەیە یان نا ئەگەر کێشەمان زۆر هەبوو لە زۆر شتە ڕاکەمان لە یەک نزیک نەبوو حتمما کێشەیەک خێزانیمان زۆر بۆ دروست دەکات. دەروون و ڕۆحی تاکەکانی ناو کۆمەڵگا زۆر جار بەهۆی لایەنی کۆمەڵاتی و خێزانی شاراوەیە. ئەو گەنجانەی بڕیاری ژیانی هاوبەشی دەدەن تەنها جەستەوە و ڕواڵەتی یەکتر دەبینن بۆ دەرکردن بە ناخی یەکتری و تێگەشتنی زیاتر هەروەها بۆ تێگەشتن لە ژیان شارەزانی بواری دەرونی کۆمەڵاتی لەو بڕوادان بەر لە هەر بڕیارێک خولەکانی تایبەتی هۆشیاری و ڕاوێژی دەروون و کۆمەڵایەتی پێویستە. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەرم بابەتە بزانین تا چەند کوڕان کچان ئامادەن بۆی کە بچناو پرۆسەیەکی گرنگ کە پرۆسەی هاوسەرگیریە. دکتۆر یوسف عوسمان میوانی بەرنامەی بەیانی 24 کە پسپۆڕی دەرونیە. بەیانیت باش دکتۆر، ڕۆژێکی باش بۆ تۆ. بەیانیتان بەخێر و خۆشی، بەیانیتان باش، ڕۆژێکی خۆش بە هەمووتان. بەخێر هاتی. دکتۆر پێویستەکە کە کوڕان و کچان خولێک لەو شێوەیە ببینن پێشەوەی بچنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە؟ بەتاکید ڕاوێژکردن بۆ هەڵبژاردننی هەر شتێک زۆر پێویستە لە ڕووی سایکۆلۆجیەوە. کێشەی هاوسەرگیری یان کێشەی ئەو پرۆسەیە هەڵبژاردنە. تاچی کورد یان بەگشتی تاک لە هەردوو لایەوە کێشەی ئەوەی هەیە چێ هەڵدەبژێرێ لەگەڵ خۆیدا بگونجێت. پرۆسەی هاوسەرگیری بریتە لە تێگەیشتن لەویتر. تا چەند من لەویتر تێدەگەم لەگەڵم دەگونجێت تا چەند دەتوانم ئەو کەسە هەڵبژێرم. لەسەر چ بنەمایەک هەڵدەبژێرم. ئێمە بە شێوازێکی گشتی کێشەی هەڵبژاردنمان هەیە لە پرۆسەی هاوسەرگیری. کاتێک کە دەگاتە تەمەنێکەوە تووشی کۆمەڵێک گرفت و کێشە دەبێت ئەم کێشە و گری و گرفتانێک کە تووشی دەبێت ئەڵێ هەڵبژاردنەکەم غەڵەت بوو یان هەڵبژاردنەکەم گونجاو نەبوو. ئەم وشەیە ئەبێ خولی بۆ بکرێتەوە، ئەبێ ڕاوێژی بۆ بکرێت، ئەبێ پرس بە کەسانێکی تر بکات. بۆیە کاتێک کە کەسێک ئەوێ پرۆسەی هاوسەرگیری بکاتەوە ئەبێ هۆشیاری ئەوەی هەبێت چێ هەڵدەبژێرێ. ئەم هۆشیاریش لە چێ دەست دەکەوێت لەو کەسانی کە بە ئەزمونن، لەو کەسانی کە ڕاوێژکاری دەرونین یاخود ڕێنمایکاری دەرونین یاخود ئەو خولاناکەنەوە هەتا ئەوانەی لە ڕووی یاساییەوە لە ڕووی پزیشکیەوە چونکە کێشەی هەرە گەورەی نەگونجانی نێوان دوو هاوسەر ئەو کێشانن کە پێ دەوترێت بایۆلۆجی کە قبوڵی یەکتر ناکەن لە ڕووی بایۆلۆجیەوە. بۆ نمونە لە ڕووی جەستەوە، لە ڕووی شکلەوە، لە ڕووی هەتا لە ڕووی جنسەوە ناتوانن تێرایی یەکتر بکەن. هەڵبژاردن ئەوەیە کە تۆ چاوت کەسێک دەبینێ یان شتێک دەبینێت تێرت دەکا. کاتێک کە چاو بینین بیستن گوێیەکان کەسی بەرامبەرت تێر کرد گوێ بۆ کەسێکی تر هەڵ نادەیت، بۆنی کەسێکی تر ناکەیت، چاوت کەسێکی تر نابێنە. نەبوونی ئەو هۆشیاریە و لێکتر تێنەگەیشتن و نەبوونی ئەو پەیوەندی نێوان ژن و مێرد و شارەزایی نەبوون گەورەترین کێشە دروست دەکاتەوە دەگاتە ڕێژەی ئەوەی کە تۆ بەتاوەتی لێک جیابێتەوە هەموو پەیوەندی سۆزداریەکان و خۆشەویستیەکان و لێکتر جیا دەبێتەوە. تۆ کەسێکت خۆش دەوێت لە یەکەم کەسە لەناو کۆمەڵی کەسای چاوت دەکەوێتە سەر کەسێکەوە خۆشت دەواتە تۆ ئەو کەسەت هەڵبژارد لە ڕووی جوانیەوە، لە ڕووی هەڵسوکەوتەوە، لە ڕووی هەر شتێکی ترەوە بێ کە خۆت مەبەستە. بۆیە کوڕان و کچانی ئێمە کێشەیەکی گەورەیان هەیە لە هەڵبژاردننی ئەوەی کە من دەمەوێ، ئەوەی کە بەرامبەرەکەم دکتۆر زۆر جار بۆ نموناڵێن ئەگەر لە تەمەنی ئیتر لە 18ەوە هەتا 20 بۆ 25 قەراری زەواجی نەیە، دوای زۆر قورسە. باشە بۆ قورسە ئەو کاتە و کەسە بیرەکاتەوە ئەی پێشتر یاخود بڵین بەڕاوێژ نەی کردووە، پێشتر باوەڕی بە هەموو شتەکان نەبووە، یاخود پێشتر
بۆ نمونە کوێرانە خۆی خستۆتە ناو پرۆسەکەەوە بۆچی یعنی زۆر جار وایە کەسێک کە لە دوای 25 ساڵی و تا 28 زەواجی نەکرد زۆر زەحمەتە بیکات. خۆی هیچ کاتێ قرس نییە کە تۆ کەسێکی گونجاو دەدۆزیتەوە ئەوە کەسەکەی خۆی زەحمەتی دەکات بەڵام خۆ ئەو کەسانی کە لە تەمەنی 40 ساڵیشەوە بڕیاری زەواز دەدەن زۆر ئاساییە لەگەڵ کەسێکا بەختەوەر دەبێت کە ئەو کەسە لەگەڵ خۆیان دەگونجێ بەڵام کاتێکە کەسێک بڕیاری زەواز دەدا ئەگەر پیاوەکە تەمەنی 40 ساڵ بێت و کچێک بێنێ 18 ساڵ بێ حتمما بڕیارێکی قورسە دەگونجان قورسە بەڵام کاتێکە هاوتەمەنی یەکترن و لە تەمەنی لەکترەوە نزیکن بڕیارێکی زۆر ئاسانە بەڵام باشترین تەمەنی گونجاو بۆ ئەو کەسێک کە تۆ بڕیاری لێ دەدەی 25 ساڵ تا 30 ساڵیە باشترین تەمەنە بۆ هەم کوڕ بۆ هەم کچیشەوە کەچ ئەگەر 22 ساڵ 23 ساڵیش بێ زۆر ئاساییە بەڵام باش دکتۆر ئەو کاتە گونجاو نییە بۆ نمونە ئەو کاتە گونجاو نییە بۆ پرۆسی هاوسەرگیری کە ئەو کاتە کاتێتی کە تۆ بەرامبەرەکەتت هەڵبژاردۆ بەرامبەرەکەتت قبول کردو جا چ تەمەنێک بێت گرنگ نییە جا خەریکەوا بڵم ئیتر خۆی گونجاویەکە ئەوە نییە کە لە خوار تەمەن 18 ساڵیەوە بێت چونکە ناتوانێت بڕیار ئەمە لە ڕووی یاسایی لە ڕووی عقلەوە متەکاملە لە ڕووی هەموو شتێکەوە متەکاملە تەنانەت لە ڕووی بایۆلۆجیشەوە لە خوار 18 ساڵەوە ناتوانێت بڕیار بدا لەبەرەوەی لە تەمەنێکی هەرزەکاریە ڕاڕایە زوو ڕای دەگۆڕێ کەسێکی میزاجیە کەسێکە زوو پەشیمان دەبێتەوە ناتوانانی بڕیارێکی تەواو بدە چکە کێشەی ئێمە ئەوەیە من بڕیارە دەم ئەو کەسەمەوێت تەواو ئێتەری ئەو کەسەتەوێت لەسەر کۆمەڵێک بنەمای هاوسەرگیری هەیە باسی دەکەین ئەو کەسە هەڵدەبژێری ئەگەر نا با تەمەنەکانیش لێکتور دەربن کە دوو کەس اختیاری یەکتر بن و هەڵبژاردەی یەکتر بن زۆر ئاساییە ئێمە نەیکەینە گرفتێکەوە یعنی کەسێک لەگەڵ کەسێکە بینی خۆشە و خۆشی دەوێت پەیوەندێکی کۆمەڵایەتی پەیوەندێکی سۆزداری پەیوەندێکی دەرونی لەگەڵی هەیە بڵێ وەڵام من ئەو کچەی خۆم نادەم بەو کابرا جیاوازی تەمەنیام 10 ساڵە یعنی ئەگەر ئەوان هەردووچیان هاوگونجاو بن و لەگەڵ یەکتر ڕێکەون تەمەن هیچ کاتێک کێشەیەک نەبووە تەمەن هیچ کاتێک ئەوە نەبووە لە نێوانیاندا بڵێ وڵای ئەو تەمەنە ئەبێتە گرفتێکی گەورە زۆر جارەیە هاوتەمەنی یەکترن گەورەترین کێشە لە نێوانیاندا گەورەترین گرفت لە نێوانیاندا هەیە بەڵام کێشە لە تەمەندانە کێشە لە هەڵبژاردن و بڕیاردانە ئەو کەسێک کە هەڵی دەبژێری جا بڕیارەکە وەختی بێدیا خود وەختی نەبیان زۆر جاریش ئەو بڕیارە ئەکەوێتەوە سەر بۆ نمونە غەریزەکانی شخصەکە خۆی باشە تا چەند گرنگە لەم کاتەیە کۆمەڵگای ئێمە بۆ عادەت و تەقالیدی کە هەیەی خۆی کچێکی بۆ کوڕەکەی هەڵبژاردووە یاخود خۆیان دەستنیشانی کوڕێکیان کردووە کە کچەکەیان قبول بکات یاخود ببنە هاوسەریەک ئەمە ئێستش قبولە باشترە لەوەی کە دوو کەس خۆیان بەبێەوەی کە تەنها بۆ پڕکردنەوەی غەریزەکانیان یەکتر هەڵبژێرن و دواتریش پرۆسەکە فەشەلی پێبێنن ئەمە ڕەنگە بە شێوازێکی تر بێت لە زۆر خانەوادە لە زۆر ماڵبات دایک و باوک کەسێک بۆ کوڕەکانیان هەڵەبژێرن ئەمە دەخالەتکردنی کەسێکە کەسی سێمە کە دایک و باوکە بۆ هاوسەرگیری نێوان کوڕ و کچەکانی خوانەوە ئەمە زۆر جار هەیە ئەم کوڕ و کچانە هیچ ئیرادەیەکیان نییە یاخود هیچ بڕیارێکیان نییە ناتوانن بڕیار بدەن بۆیە دایک و باوک بۆ ناتوانن بڕیار بن پێش ساڵی خۆت پەروەردەکە پێیان وایە ئەمە پەروەردەیە ئەمە بابەتێکی زۆر دوور و درێژە لە ڕووی دەرونیەکە و کەسانە کە ناتوانن بڕیار بدەن ئێستاش گەلێ زۆر هەیە نە هەتا ناتوانین بڕیار بدەن چی لەبەر دەکا ئەچێ کۆمەڵی برادرە بە لەگەڵ خۆیاڵێ ئەمە قەمیس هەر پەیوەندی بە پەروەردەی سەرەتایەکی بەتاکید پەیوەندی بە پەروەردەی منداڵیەوە هەیە کە ناتوانیوە دایک و باوک لە جیاتی مناڵەکە بیرەکاتەوە دایک و باوک لە جیاتی مناڵەکە بڕیارەدا دایک و باوکەکە لە جیاتی مناڵەکەشت هەڵەبژێرێ جلوبەرکە هەڵەبژێرێ ینی کەسایەتی لێ ئەستێننەوە ئیرادەی لێ ئەستێننەوە ئیتر وە نازێکی وا دەنە منداڵەکە کە منداڵەکە توانێت هیچ شتێکی نییە ئەگەر دایک و باوکەکە بڕیار نەدا دایکەکە بەردەوامەڵێ ئەڵێ تۆ هیچ نازانی من لە تۆ باشترە زانم باوکەکەڵێ تۆ هیچ نازانی من لە تۆ باشترە زانم ئیتر ئەم مناڵە ئەگاتەوە قەناعەتێککە فعلەن هیچ نازانێ ئللا دایک و باوکیوە ئەزانێ بۆیە کاتێک کە گەورە بێ بەدایکیڵێ ئەڵێ دەمەوێ ژن بێنم تەواو ئیتر دایکی کەسێکی بۆ هەڵەبژێری بە باوکیڵێ ئەڵێ دەمەوێ ژن بێنم ئەمەوێ شوو بکەم ئیتر ئەو کەسێکی بۆ دیارریەکڵێ من بۆ باشە پێڵێ باوکە مادەم بە تۆ باش ئەگەر نەشم بینیوە کوڕەکە بەڵام مادەم بە باشە بە پێ و ئەزمموی خۆت هەو بووە ئەوەنەی بینیوتە ئایا ئەو کەسانە پرۆسی هاوسەرگیریان زۆر باش بەڕێوە چووە یاخود نا ئەو کەسانەی کە
پێشتریەکیان ناسیوە حتا عیلاقی خۆشەویستیان هەبووە کامیان بەڕای تۆ یانی ئەوەی بیست بێت و بینی بێتێ کامیان سەرکەوتوتر بووە. ئەو وەڵامە تۆزێ قرسە بەس ئەوەی بەپی داتایەکان هەیە ئەوەی کە ئەو بەڕێزانەی کە لە دادگای باری کەسایەتینە ئەوانش ناتوانن جیا ببنەوە لە بەر باوچان زۆر کەس هاتووە لای ئێمە وەکو کێس ئەڵێ من دەمەوێت جابمەوە بەس لە ترسی باوکم جا ئەمە باشە؟ ئەمە هەر خۆی پرۆسەکە سەقەتە هەر خۆی هاوسەرگیریەکی سەقەتە ئەمە ئەچێ ناپاچی هاوسەری دەکاو ئەچێ خیانەی زەوجی دەکاو ئەچێ سەررجەی کەسێکی تر دەکات و بە دوای کەسێکی ترادا دەگەڕێت ئەخرا کێشەکە لەوە دروستە بێ ئەگەر کەسێک تێر نەبێ ئیشباعی نەبێ ئەچێت چاو بە دوای کەسانی ترە ئەگەڕێنێ ئەمە ئەڵێ من لەبەرەوەی هاوسەرگیریەکەم بەدڵی خۆم نەبووە هەڵبژاردەکەی بەدڵی خۆم نەبووە دایک و باوکم بۆ منی دۆزیوەتەوە ئێستا دەمەوێت جابمەوە بەڵام لەبەر باوکم ناوێرم لەبەر دایکم باوکم ئەڵێ ناکرێ لە خانوادەی ئێمە کەسێک هەبێ کچەکەی بێتە ماڵێ یان کوڕێک هەبێ کەسێکی تەلاقدا بێ ئەم دەستەواژەیە وای لەکە کە کڕ و قەبدا بنیشێ بەدڵی نەبێ تەنها وەکو کارەکەرێک وەکو دایکی مناڵەکان سەری یەکتر بکەن دوو خوشکوبرا لە ماڵە کاتداژین بەڵام بۆ ئیشباعی غەریزەکانە چێتە دەرەوە ئەمەیە کە ناپاچی هاوسەری دروستە بێ بە دوای کەسێکی تر و کەسێکتردا دەگەڕێ بەڵام ئەگەر کەسێکە لە ماڵی خۆیان بێ لەگەڵ خێزانی هەڵبژاردەی خۆیان بێ بڕیاری خۆی دابێت و تێرایی هەموو شتەکانیەوە بێت باوەڕ بکە هەرگیز چاو لە کەسێکی تر ناکات لە کەسی سێم ناکات عاشق نابێت لە دەرەوەی هاوسەرگیری چاو لە کەسێکی تر ناکە غەیری هاوسەرەکەی خۆی لەبەرەوە خێزانەکانە ترسن هەندێکیان طبعاً هەمووینە زۆرێک لە خێزانەکان سڵەکەنەوە لەوەی کە کوڕەکەی یاخود کچەکەی پێشەوەی بچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە بۆ نمونە خولێکی ڕاهێنان ببینێ توێژەرێک ڕاوێژ یاخود ڕاوێژ بە توێژەرێ بکەن بڵێن ئایا چۆنە مەسئولیەتەکانی ژیان چۆنە خۆشی پرۆسی هاوسەرگیری مانگیەکەم نییە جل لەبەرکردن نییە هەموو ئەمانە نییە پێیان وایە ئایا بەمە کچ و کوڕەکە سڵەکەنەوە لەوەی جارێ ئامادەنین بۆ پرۆسە یاخود بۆچی ڕێگەیان پێنایان خولێکی لەو شێوەیە ببینن ئێمە نزیکەی 20 ساڵ پێش ئێستا پرۆژێکی ئەوەمان تەقدیمی پەرلەمان کرد کە ئەو کەسانی لە دادگا پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەن ئاتا ئەوەی بەشداریکردنی خولیان پێ نەبێت عەقدەکە تەواو نەکرێت بڕێزێک دادوەرێکی بڕێز فەرهادی لەگەڵماندا بوو ئەویش بە هەمان شێوە بەڵام ئەوان لەوە دەترسێن کوڕکچان کە دێنە ئەوێ لەوە دەترسێن کە لەسەر مەسایلی جنسی ناکۆکن کچەکان شەرمەکەن کوڕەکان شەرمەکەن بۆتە عقدەیەکی گەورە تاوەکو ئێستاش ئەم عقدە هەرماوەتەوە لە نێوان تاچی کوردە لەسەر عقدەی جنسی ناتوانن کۆک بن ئەمە کێشەی گەورەی نێوان هەموو ژن و مێردەکانە ئەوانی ئێستاە ئەمە بابەتێک بوو ئیتر ئەوان قبولیان نەکرد یەک دوو خولکرایەوە خۆبەخشانە هەندێک کەس هاتن لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەرونیەوە هەتا لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەتا دکتۆرێکی بەڕێز هات لە ڕووی نەخۆشی ئافرەتانەوە و نەخۆشانی کە دەگوازرێنەوە هاتن ئەم شتانیان کرد وەکو بەرنمەیەکی هۆشیاری بوو بەڵام دوای ئەتر کۆتایی هات خەڵکانێک تر نەهاتن ئەو پرۆسیان ئەنجام نەدا دوای بیرمانەوە کردەوە خەڵکانی تر هاتن کە پرۆسی هاوسەرگیریان کردووە ناکرێت ئەو کەسانە هاتن کە دەستگیراندارن تازە دەستگیراندارن ناکرێت ئەو شتانە بەڵام بۆ خۆی بەشەوە باش نییە کە هیچ نەبێژ ئەگەر ئەو هێڵە خوارانەی لە سەری ڕۆن ڕێک بێتەوە بەتاکیید بۆ دەستگیراندارەکان 160 ئیسفادەی هەبوو کە ئەو مەفهومە غەڵەتانی هەبوو لە ڕێگای ئەو خولە بتوانن ڕاستی کەنەوە بە تایبەتی لەو مەسەلا نهێنیانەی بینی یەکترەوە کە هەم کوڕەکە هەم کچەکە بێ خۆی بناسێ ئەبێ سێ بنەمای سەرەکی لە پرۆسی زەواج لەو خولە دەگوترایەوە یەکەمیان پرۆسی زەواج بریتە لە تێگەشتنی کەسی بەرامبەرەوە تێگەیشتن مانای ئەوەیە کە تۆ کەسێک هەڵەبژێری چۆن لەو کەسە تێگەی کە لەگەڵ میزاجی خۆتا بگونجێ تێگەشتن لە ڕووی بایۆلۆجیەوە دەبێت ئەو کەسە سادیزمە ئەگەر ئەویش سادیزم بێت لە یەکتر هەڵدێن لە یەکتر دوور دەکەونەوە ئەگە هەردووچان ماسۆشیزم بێت تووشی نفور دەبن تووشی کۆمەڵی خیانەت دەبن ئەبێ پێچەوانی یەکتر بێ هەم ئەو سادیزم بێ و ماشۆسیزم بێ ئیتر ئەم دەستەواژانە لە ڕووی بایۆلۆجیەوە
هۆشیارێکی دەوێت لە ڕووی زانستیەوە بە دەنگەوهاتنی کۆمەلگا بە تاکید واروا قبولکردنی یەکەم خاڵ یەکەم کۆتۆ بە هەموو شێوازێکە و کەسەت قبوڵە نابێت کەسێک لەگەڵ کەسێکە پرۆسی هاوسەرگیری بکە پاشی 10 ساڵ بە ئافرەتەکە بڵێ وڵی نەمزانی تۆ تەبیعەتت هەیە پاشی 10 ساڵ پرۆسی هاوسەرگیری ئەکرەمە ئەمە کارەساتەکەی کە ئێمە ئەڵێن ئەبێ هۆشیاری هەبێ ئێستا ژن و مێردی وایە پاشی 25 ساڵ مناڵی گەیشتۆتە کۆلێج تەخەروجی کردووە ئەڵێ وڵی نەمزانی تەبیعەتی خێزانەکەم پێڵە دکتۆر پێڵە ئەو من ئێستا تۆ ناستم ڕاستە دکتۆر زۆر پێم خۆشە قسەی زیاتری لەسەر بکەین بەڵام دەرفەتمان زۆر کەمە لە بەرنامەکەی گەورەیە بۆی ئێماڵێن یەکترناسی لێکتر تێگەیشتن قبولکردن و ئینسیجام بێکەوە گونجان زۆر ئەساسە لێوان ژن و مێرد کێشەی گەورەی ئێمە نازانین چی هەڵبژێری تۆ شتێکە کڕی ئەمە ئەکری ئەڵێ وڵی دوو دڵم نازانم ئەوە جوانیانە دوو کەس بڵێ جوانە ئیتر بە دڵتا دوو کەس بڵێ ناشینە کەواتە ئەدی بڕیاری خۆت کەواتە زەواجیش وایە ژنێک دێنێ ئەگەر دوو خزم وتیان ماشەڵە کچێکی جوانتانێنەوە ئیتر دڵی خۆشە بێ بەسویتیان ژنێکی جوانتان هێناوە ئیتر ئەبێتە گرێ لە دەرونی ئیتر ئەی خۆت بڕیاری خۆت ئەدی مرۆڤەت یادی ئینسیجامەدی پێکەوە گونجان ئەوانەمان نییە بۆیە بە شێوازێکی بەپێی ستاندەری زەواج پرۆسی زەواجی ئێمە تەنها سنەتیە ینی ڕازیکردنی دایک و باوکو و کۆمەڵگا تێرکردنی غەریزێ بەڵام بەختەوەری خێزانی سەرکەوتومان هەیە 50 ساڵانە هیچ شەڕمان نەکردو بەڵام بەختەوەری خێزانمان نییە ڕەفاهیەتی خێزانی هاوسەرگیرەمان نییە هەمومان چاومان لە دەرە چاومان لە ئەو ئایپاتێکە کچێکی جوانی تێدایە لەو بەرنمەیەکە بێگومان دکتۆرەمانە هەمویان بخۆیان پێویستیان بەوەیە کە هەڵوەستەی لەسەر بەڵام کاتی بەرنمەکەم زۆر کەماوە دوو کەلیمە پێویستی بە ڕاوشکاری دەرونیە پێویستی بە کەسانی بە ئەزمونن هەتا مامۆستانی ئاینی بێ کەسانێکی بە ئەزمون بە تایبەتی دکتۆری جەستە دکتۆری ئەوەی جنسی زۆر زەرورە ئەو شارزیان هەبێ دکتۆرێکی پسپۆر ئەو شتیان پێ بڵێت پێویستیان بە ڕاوشکاری کۆمەڵایەتیە یاساییە ئەوانە زۆر عیبی تێدا نیە پرسیار بکە بۆ ژیانی خۆتە بەڵام ئێمە شەر بکەین دوای 25 ساڵ زەواج 10 ساڵ زەواج اینجا چین شتەکان دەپرسین ڕاستە زۆر سپاس دکتۆر یوسف عوسمان بۆ میوانی بەرنامەی بەیان 24 بێ زۆر سپاس بۆ تۆش بەڵێ گۆلی ئەردیچلی لە شاری ئەرزنجانی باکووری کوردستان بەهۆی دابەزینی پلەی گەرما بووەتە بەستەڵەک و دیمەنی ناوازەشی دروست کردووە بە فریش گۆلەکەی گەمارۆداوە و دیمەنەکە هێندەی تر جوانە خەڵکێکی زۆریش ڕووی تێدەکەن بۆ ببینینی ئەو دیمەنە جوانە کەش و هەوایە ساڕ دیمەنن گەلک خۆشک و جوان لە گۆڵا ئەردیچلی چێکردە ڕوویە گۆڵا ئەردیچلی کول ناوچەیەکە چیاییە گەشتیاریت کەوە bi sedema daketina pileyên germê ji bo 10 pileyan dibin sifrê de bibû qeşa. Ew yek bû sedema çêbûna dîmenên gelek spehî ku mirov jê têr nabe. Ez ji bajarê Hatayê hatîme, kurê min li vêrê karmendê dewletê ye. Ev cara sêyemîn e ez tême vê derê cihekê pir xweş e û min demekê gelek xwe jî derbas kiriye. Li alî me li Hatayê berf kêm dibarît lê vê derê berfê her der spî kiriye. Ev jî dîmenekê gelek ciwan e ji xwe havîna vê derê jî gelek ahênîk e. Gola Erdîçlî 5 metran kûr e. Bilindehiya wê jî 2970 metre. Li cem çiyayê Munzûr li başûrê Erzinganê dikeve. Li nêzîkê wê jî navendeka xweşamtandina li ser berfê jî heye. Şimdi şu an Ergan Dağı'ndayız. Erzincan'ın gerçekten çok... Erzingan ciheke ku divê em gelek girîngî bideyne. Ciheke mirov dikare dawiya heftiyê li gel malbata xwe serdanê bike û demên xweş derbas bike. Ciwaniya golê û dîmenên çiya ciwaniyek din didin vê derê. Erzingan yeke ji parêzgehên Bakurê Kurdistanê. Hejmara rûniştvanên wê jî zêdetirî ji 225,904 kesan e. Salane jî her dema stûriya qeşayê digihet navbera 3 heta 35 santimetran de hejmarek ji çalakiyên werzişî li gola wê birêve diçin. بە هاوکاری دەستێکی خێرخوازی لە سەنعای پایتەختی یەمەن ئاهەنگێکی فراوانی هاوسەرگیری بۆ
کۆمەڵێک یاخود ئاهەنگەکە زۆر بە کۆمەڵ کراوە بۆ زیاتر لە 1200 بووک و زاوە ڕێکخراوە. زاوەیەکی ئاهەنگەکە هیوای خواست ئەم دەرفەتە بۆ هەموو گەنجێکی هەژار بڕەخسێت. ئاهەنگێکی فراوانی هاوسەرگیری بە کۆمەڵە لە سەنعای پایتەختی یەمەن. هەزاران بووک و زاوە لە ئاهەنگەکەدا بەشدارن و دەستەی زەکات هاوکاری کردوون. کەسێکی سۆماڵی کە لە ئاهەنگەکەدا بەشدارە هیوا دەخوازێت ئەم دەرفەتە بۆ هەموو گەنجێکی هەژار بڕەخسێت. من یەکێکم لەو کەسانە لەم هاوسەرگیرە بە کۆمەڵدا بەشدارم، بە دڵنیایەوە دڵخۆشم، هیوادارم دەرفەتی لەم شوێ بۆ گەنجانی دیکە بڕەخسێت. ڕێخەری ئەم ئاهەنگەی هاوسەرگیری بە کۆمەڵ دەڵێت زیاتر لە 1200 بووک و زاوە لەم پرۆسەیە سوودمەند بوون. جیاوازیش لە نێوان کەسانی عەرەب و بیانی نەکراوە. لێرە لە مزگەوتی شعب لە سەنعای یەمەن ئاهەنگێکی گەورە بۆ زیاتر لە 1200 بووک و زاوە ڕێکخراوە. ئەمەش بەرهەمی زەکاتە لە ئیسلام. جیاوازی ناکەین لە نێوان کەسانی خاوەن پێستی سپی و ڕەش لە نێوان بیانی و عەرەب. ئیسلام یەکمان دەخات، ئەم ئاهەنگەش بەڵگەیە لەسەر ئەمە. بەهۆی کللتوری داخراوی کۆمەڵگەی یەمەنی و وەک جۆرێک لە پابندبوون بە بنەماکانی ئاینی ئیسلام، ڕێخەرانی ئەم ئاهەنگە زاوا و بووکەکانیان لە یەکتر جیا کردوتەوە و پیاوان و ژنان بەجیا ئاهەنگ دەجێڕن. لە دوای کودەتای سەربازی ساڵی 2014 سەنعای پایتەخت بەدەست حوسیەکانەوەیە. بۆ هیوام تەواوی بەرگە و بابەتەکان بە شێوەیەک بێت کە خۆتان بڕیار دەربن لەسەر هەموو نقطە یاخود هەموو زێر و هەموو بابەتێکی ڕاست و تا ببێتە ڕێگە خۆشکەرێک بۆی کە بەرەو ئامانجەکانتان بڕۆن بۆی کە ژیانێکی باشتر بڕەخسێنن. بەرگە و بابەتەکانم پێشکەشکردن هەمیشە لە خۆشیدا بمێنن. ماڵەوە.